گوندی بەشیر بووەتە گرێکوێرەیەک و حەشدی شەعبی نەیتوانیوە بیکاتەوە فرقەی عەباس و چوار سەرایە و لیوایەکی حەشدی شەعبی باچەک و تەقەمەنی ئێرانیوە خۆیان بۆ هێرشی نوێمی سەر ئەو گوندە ئامادە دەکەن ئامادەکاریە کە گەیاندویانێتە ئەو بڕوایی ئەم جارە بەشیر کۆنتڕۆڵ دەکەنەوە. بعيد عنا فد 400-500 متر. دژمن نزیکەی 500 متر لێمانەوە دوورە. ئەم گوندە هەمووی بۆمبی چێنراوە. پێش 2 ڕۆژ داعش هێرشی کرد بەڵام تێکمان شکاند. بۆیە بڕیارمان داوە ئەم جارە بەشیر کۆنتڕۆڵ بکەین ئەگەر پێشمەرگا و کاریمان بکات و پێشمەرگە ویان ئینشاءڵڵا. نزیکەی 1000 چەکدار بۆ هێرشی ئەم جارە ئامادەکراون بەڵام بۆمبی چێنرا و بردومان نەکردنی فڕۆکەکانی هاوپەیمانان هۆکارێکە بۆ ئەوەی کۆنتڕۆڵکردنەوەی ئەو گوندە بەو خێراییە نەبێت. استراتيجية العدو يعتمد على القناصين ويعتمد على العبوات الناسفة لاستراتيجيەتدا دوژمنەکەمان پشت بە بۆمبی چێنرا و قەناس دەبەستێ ئەمەش گەورەترین بربەستی ئێمەیە ئەوەی تووشی شۆکی کردوین بردومان نەکردنی بەشیرە لەلایەن هاوپەیمانانەوە ئەوەشیان کێشەیەکی دیکەیە ئەگەر پێشمەرگە لەگەڵمان بێ بەشیر بێ کێشە کۆنتڕۆڵ دەکرێتەوە. تكون البشير ليست النهاية مع البيشمركة. پێشمەرگەش بۆ شەڕی بەشیر دوا دەرفەت دەداتە چەکدارانی حەشدی شەعبی و دەڵێن لە ئەگەری شکستی دوایین هێرشی ئەو چەکدارانە دەبێت پرسی کۆنتڕۆڵکردنی ئەو گوندە باوان بدرێت. بەشیر جێکی ڕیسی یعنی بەشیر مایە کە کەتیتە ناو سنووری پێشمەرگە لە هەمولایەکان چوینە پێش لە منتیقەی بەشیر ئەگەر بێت و ئەو جارەی لوزوم کەن لۆ بەشیر ئەگەر بەشیریان پێنەگیرێ هەر شعبی هەر بە خۆیان سعب بکەن و تەسمیلی پێشمەرگە بکەن پێشمەرگە بیسی بەشیر بە یەک ڕۆژی لێیان خاوین کاتەوە. بەشیر تاکە گوندە کە لە سنووری پێشمەرگە لە ژێر کۆنتڕۆڵی داعش مابێت فڕۆکەکانی هاوپەیمانانیش باهۆی ئەو ژمارە زۆری چەکدارانی حەشدی شەعبی لەو سنوورە هیچ بردومانێکی ئەو گوندە ناکەن و ماوەیەک شاد دەستەی حەشدی شەعبی لە عێراق هێز دەنێرێتە سنووری کەرکووک تاوەکو هێرشێکی دیکە بۆ سەر بەشیر ئەنجام بدات. چەکدارانی حەشدی شەعبی کە هێزێکی زۆریان لەم سنوورە بڵاو کردوێتەوە دەڵێن کۆنتڕۆڵکردنەوەی بەشیر ئەم جارە بۆ ئێمە دەرفەتێکە و بە هیچ شێوەیەکیش ئەو دەرفەتە لەدەست نادەین و دەبێت بەشیر کۆنتڕۆڵ بکەینەوە. هیوا حوسامەدین ڕوودا و گوندی بەشیر.